لە ڕاستیدا ناو سنتەری شار بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە، ینی خەڵکێکی زۆر ڕەنگە بە تایبەتی خەڵکی دەرەوەی شار کاتێکە دێتە ناو شاری سلێمانی و یا چێتە هەر شارێکەوە ڕاستەخۆ دەچێتە ناو سنتەری شارەوە، بۆیە تۆ ناتوانانی کۆنتترۆلی جوڵی خەڵک بکەی لەو شوێنەدا، بەڵام دەکرێ وای لێ بکەین کە جوڵی ئۆتۆمبیل تا ڕادەیە کەم بێتەوەتی. ئێمەش وەکو باسم کرد بە کۆمەڵی ڕێکار هەیە کە هیچێک لەوانە دروستکردنی کۆمەڵە گەراجی مۆدێرنە کە بە شێوەی نهۆمی لە بە چواردەوری ناو سنتەری شارەکە هاوڵاتی یا شۆفێر ناچار نەبێ ئۆتۆمبیلەکەی خۆی بەرێتەوێ لە شوێنێکی نزیکا داینێت و کێشەی کەمی ینی کێشەی ئەوەی نەبێت کە گەراجەکە شوێن نەماوە لە ئۆتۆمبیلەکەی لەوێدانێ بتوانێت بە ئاسانی بە پێ یا لە ڕێگەی پاسی گەڕۆکەوە بتوانێت بگاتە ناو سنتەری شارەوە. ئەمانە کۆمەڵ ڕێکارن ئێمە لەگەڵ شارەوانی سلێمانیدا لەگەڵ لایەن باڵێن بەڕێوەبەرایەتیەکانی تریشدا هەماهەنگیمان هەیە کە بتوانین لە ساڵانی داهاتوودا کارێ بکەین کە ناو سنتەری شار تا ڕادەیەک ڕێک بخەینەوە و لە هەندێک شوێنە ئۆتۆمبیل سنووردار بکەین کە نێڵین بچێتە ئەویا ئەو شوێنانی تر کە ئەمێنێتەوە ئەوانەی کە ئۆتۆمبیلی بۆ ناچێ بکرێ بە شوێنی پیادەڕە و بە شێوەی مۆدرن کۆشکی لێ دروست بکرێ ئەوانی کەشکە ئۆتۆمبیلی پیاتێپەڕێ بە شێوازێ بێکە گرفتی هاتوچۆ دروست نەکات.